بڕیارە 20 مانگە دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە کۆشکی سپیەوە دەست بەکار بێت ئیدارەی نوێ کۆماریەکان چه ئیدارەیەک دەبێت و سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەنسبەت ئەم ئاڵۆزیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بەگشتی هەیە چی دەبێت؟ ئەم بابەتانە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم جەستن تۆماس شرۆڤەکاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە نیویۆرکەوە لەگەڵمە. بەڕێز جەستن تۆماس سپاس کە لەگەڵ کوردستان 24 با لە لێدوانی نوێی دۆناڵد ترامپەوە لە بەڕێزت بپرسم و دەست پێ بکەم. ترامپ دەڵێت ئەگەر ئەوەی کە حماس ئێستا دەستی پێ کردووە درێژە پێ بدات ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتە دۆزەخ. مەبەستی ترامپ لەم دۆزەخە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ شارێکی زۆر ناوازەیە زۆر سوپاس بۆ بانگێشکردنم دەروەک پێشتر ئەوەی ترامپ مەبەستێتی هەر وەک قسەکانی پێشترێتی کەس لە دۆناڵد ترامپ تێناگات لەم بارودۆخە هیچ لۆژیکێک لە قسەکانیدا نییە. ئەو باس لە گشتگیرکردن دەکات باس لە لێدوانی زۆر تون دەدات کەس لی تێناگات نازانین مەبەستی چییە ئایا مەبەستی ئەوەیە ئەمریکا تێوە دەگلێت سەربازی خۆی دەنێرێت پشتیوانی لە سوپای ئیسرائیل دەکات یاخود ئۆپەراسیۆنی سەربازی لە غەزا ئەنجام دەدات. من گومانم لەوە هەیە ئەمە مانای چیە ئایا بە شێوەیەکی دیکە سیر لە دۆخەکە دەکات وەک لەوەی نەتەنیاهۆ لە سیاسەتی ستاننی خاک جێبەجێ دەکات هەر وەک لە لوبنان لە دژێ حزبوڵڵا ئەنجامیدا ئەمە ئەگەرێکی دیکەیە تاکە کەس لە دۆناڵد ترامپ تێبگات تەنیا دۆناڵد ترامپ. باشە پێت وایە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ بەرامبەر بە پێشاتەکانی ناوچەکە چۆن دەبێت؟ بڕام وایە گۆڕانکاریە گەورەکان بریتین لەوەی وەک با بڵین لە سیاسەتی دەرەوە کە لەبارەی بابەتەکانی تونند و تیژی ململانەیە. دۆناڵد ترامپ لە هەڵمەتەکەیدا ئەو بیرۆکەی بەکاردەهێنا کاتێک خۆی سەرۆک بوو لە یەکەم ئیدارەکەیدا هیچ جەنگێک لە جیهان نەبوو. ئەمە تا ڕادەیەک ڕاست نییە لە سەرانسەری جیهان ململانەیە بوو کاتێک سەرۆک بوو بەڵام هیچ شتێک بەو ڕادەیە نەبوو کە هاوشێوەی دۆزی ئۆکرانیا بوو یاخود ئەوەی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیبینین وەک ئەوەی لە کەرتی غەزە ڕوودەدات حەزبوڵڵا لە لوبنان و هەتا دواتر پاشان سووریا بەدواداوە. ئەو تەنیا سەرنجی لەسەر ئەوە بوو لە ڕۆژی یەکەمەوە هەموو کارێک دەکات بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک ململانێ نەمێنێت. هاوشێوەی ئیدارەی یەکەمی لە 1970 ڕۆژی یەکەمی هەوڵدەدات چارەسەرێک بدۆزێتەوە بۆی کۆتایی بۆ ململانەیانە بهێنێت. ئایا ئەمە پێشبینیکردنێکی ڕاستەقینەیە؟ بڵێ ئەگەری هەیە ڕوودات بەڵام لە کۆتاییدا ئەمانە کاتێکی زۆر هەستیارن کاتێک سەیریان دەکەین داینامیکێتی زۆر جیاواز هەیە لە دۆخە جیاوازەکانیش بۆنم لە ئۆکرانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە کەواتە پێتان وایە ترامپ دەتوانێت کۆتایی بۆ ئاڵۆزیانە بهێنێت هەر بە شەڕی ئۆکرانیاوە تا ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شەڕی نێوان ئیسرائیل و حەماس و ئێستا ئەم گۆڕانکاریانەی کە لە سووریا هەیە ڕوودەدات؟ بڕۆم وایە دەتوانێت ئەو کارە بکات؟ بەتەنیا نەخێر پێویستە پشت بە هاوبەشە هەرێمەتیەکان ببەستێت. ڕاستەکە ئەوەیە دۆناڵد ترامپ سحرباز نییە ئەو کەسێک نییە سحری هەبێت و لمێکی سحری بەکاربێنێت و کۆتایی بۆ شەڕە بهێنێت. خۆی و تیمی سیاسەتی دەرەوەی دەبێت سەیری ئەوە بکەین بۆ نمونە مارگۆ ڕوبیۆ کە دەبێتە وەزیری دەرەوە ڕۆڵێکی گرنگ دەبێت. مارکۆ ڕوبیۆ ڕۆڵێکی زۆر گرنگ و سەرەکی دەبێت بۆ نمونە ئایا ئەگەری هەیە هاوشێوەی ئەنتۆنی بلینکن کار بکات لەوانەیە دیپلۆماسیەتێکی زۆر دەربخات لەگەڵ هاوبەشەکان لە ناوچەکەدا بەڵام دۆناڵد ترامپ لەو باوەڕەدانیم بتوانێت وەکو سەحربازێک کۆتایی بەم شەڕەکان باشە گەر باس لە پێشاتەکانی سووریا بکەین لێدوانی نوێی ترامپ و وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیداند و لێدوانی دژ بەیەک بوون. ترامپ دەڵێت من نەمهێشت کاردۆغان هێرش بکاتە سەر کورد. فیدانیش دەڵێت کە ترامپ و ئەمریکا پاڵپشتی لە ڕێکخراوێکی تێروریستی لە سووریا دەکەن. ئەم لێدوانە دژ بەیەکانە چۆن کاریگەری لەسەر داهاتووی سووریا دەبێت چی لێ دەخوێنرێتەوە؟
بەداخەوە دەبێت سەیری دۆخی سووریا بکەین بە شێوەیەکی دیکە سەیری بکەین بۆ نمونە لەبارەی دۆزی کورد چونکە لە زۆر ڕوانگە و بابەتەکە جیاوازە لێکچوونی بابەتەکان زۆر گرنگە بۆ نمونە ئەو لێدوانەی کە سەرۆکی تورکیادای بەڕێز ئەردۆغان لە ململانەیەکی قوڵدا بووە لەگەڵ کوردانی ڕۆژئاوا بینیمان چەندین کارەسات ڕوویدا لە ڕۆژئاوا و لە سووریا لای من ئەمە قبول کراو نییە ئەوەی دۆناڵد ترەمپ دەیڵێت ئەمڕۆ کە ئەم لێدوانەیدا ئەو پەیوەندیەکی زۆر تایبەت و نزیکی لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغان هەیە بڕوای وایە کوردەکان بەرژەوەندیان دەبێت لەو جۆرە پەیوەندیە ئەویش توانایەکی هەیە وا لە بەڕێز سەرۆک ئەردۆغان بکات کۆتایی بەو شەڕە بهێنێت لە سووریا و لە ڕۆژئاوا ئەمە جیاوازی گەورەکەیە لەبارەی سووریا بەگشتی تورکیا پشتیوانی لە ڕێکخراوێک دەکرد کە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە گروپە ڕێکخراویە تیرۆریستیەکان هەبوو وەک داعش و قاعیدا ئەمەش تا ڕادێک ئاڵۆسترە کاتێک سەیری هیوایەکان دەکەین کاتیش بۆمان دەردەخات ئایا ئەمریکا ئەو توانایی هەیە ئەو دەسەڵاتی هەیە کار لەگەڵ ئەو بە شەهرەی مایەتیەکان بکات بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەقینە دۆخێک دروست بکات کە تێیدا ڕێگە نادات توندڕەوی سەر هەڵ بدات ئەمە دۆخێکی زۆر ئاڵۆز دەبێت و هەڵوێستەکەش زۆر داینامیکی تر دەبێت زۆر باشە بەڵام وەزیری دەرەوەی تورکیا دەڵێت کە ئەمریکا لە سەدا هەشتای هێزەکانی ئێستا لە سووریادا نەماوە کەواتای ئەمریکا دەتوانێت بەم شێوەیە پشتیوانی لە پێکاتەکانی سووریا بکات بڕۆم وایە دۆناڵد ترەمپ پشتیوانی خۆی بۆ بەرگریکردن لە گەلی کورد دەربڕی بەرامبەر بە تیرۆریستان و هاوبەشانی یاخود دراوسێکانی کە هەڕەشەن لەسەری هیوایەکەی ئێمە ئەوەیە دۆناڵد ترەمپ لە بەڵێنەکانی بەردەوام دەبێت بەرامبەر بە گەلی کورد سوپاسی پێشمەرگەی کرد لە شەڕی دژی داعش و تێکشکانی داعش ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو لە هەڵمەتی دۆناڵد ترەمپ ئەگەر ئەو بابەتەی بەکارێنە گوتی بە یارمەتی پێشمەرگە و گەلی کورد داعشمان تێکشکاند هیواخوازین لەو قسانەی بەردەوام بێت لەسەر بەڵێن و پەیامەکانی بەردەوام بێت و ڕازگۆ بێت لەگەڵی کاتێک دەڵێت گەلی کورد لە ناوچەکە هاوپەیمان و دۆستێکی ڕاستەقینەی ئەمریکان ئەمەش بەردەوام بێت لە ئیدارەی داهاتوی ترەمپ بەڵێ زۆر سپاس بەڕێز جەستن تۆماس شرۆڤەکاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە نیویۆرکەوە لەگەڵمان بووی سپاس